بەردەوامە بین لەگەڵ ئاکامە باز لە تەوەری سەرەکی بەرنامەکەمانەکەین. یەکێک لەو بابەتە گەرم و گوڕانەی کە لە پێش جەنگ و لە کاتی جەنگ و لە دوای جەنگیشە کە باسی لێوە کرێداکان بابەتی ئابووریە یاخۆڵ ئەو لایەنە ئابووریان کە کاریگەری جەنگ دروستی ئەکات لە سەر ناوچەکانی دەوروبەری جەنگەکە. جەنگی ئیسرائیل و ئێران کە بۆ ماوەی 12 ڕۆژ بەردەوام بوو یەکێک بوو لەو جەنگانەی کە توانین بڵین کاریگەریەکی گەورەی لەسەر ئابووری دروست کرد لە ناوچەکەیە لە هەردوو وڵات و ناوچەکە لە ڕووی وشکانیەوە لە ڕووی هەواییەوە لە ڕووی جموجۆڵی بازرگانیەوە لە نێوان وڵاتەکانە. یعنی ئێمە بینیمان لە ڕۆژانی جەنگە ئاسمانی ناوچەکە مێشولەیەکیشی پیا تێپەڕ نابوو و پاک بوو ساڵپانیەکانی فڕۆکەوانی بە میلیۆنها دۆلار ئەمە جگەل لە هەناردەکردنی نەوت لە ناوچەکە لەبەرەوەی ئەم وڵاتانی ئەم دەوروبەرە وڵاتانێکی بەرهەمهێنەری نەوتن و کاریگەری تەواوی هەبوو لەسەر هەناردەکردنی نەوت بە تایبەت بۆ ئەوروپا و بۆ چین کە یەکێک لە خاڵە گرنگەکانی ئەم جەنگە کە باسی لێوە کرا بەردەوام وەکو کارتی فشار ئەوش گەڕووی هورموز بوو. جا ئێمە ئەمڕۆ بە وردی باز لە کاریگەریەکانی جەنگەکەکەین لە کاتی جەنگە و لە دوای جەنگەکە لە ڕوا ئابوووریەکەوەی بزانین ئەو کاریگەریانی کە بەجێی هێشتۆ لە دوای جەنگەکە چییە و چۆن ئەتوانرێت کاریگەریەکان کەمتر ببێتەوە و بە وردیش باز لە گەروی هورموزەکەین. ڕەنگە ئێمە تا ئێستا بە زانیاری هەڵا وەمانزانی بێ گەروی هورموز تەنها بۆ نەوتە کە لێوە نەوتی لێوە هەناردەکرێ بەڵام بابەتی تری لە پشتەوەیە. جا باسی ئەم دراوە نوێی سووریاشەکەین کە لە وڵاتی سووریا ماوەیەکە خەریکی ئەوەن کە ئەیانوێ پرۆسەی دراوی نوێ لە سووریا چاپ بکەن و دەست بە چاپکردنی بکەن. جابزین کاریگەری ئەم دراوەش چی ئەبێت لەسەر سووریا لەسەر ڕۆژئاوای کوردستان هەروە لەسەر ئەو وڵاتانی کە پەیوەندی بازرگانیان لەگەڵ سووریا هەیە. دکتۆر بیلال ڕەوف یەکێک لە شارەزایانی بواری ئابووری و شرۆڤەکاری وردی بواری ئابووری کە ماوەی چەندین ساڵە لەم بوارەیە کارەکات و مامەسای زانکۆشە ئەم بەیانی هێناومانە بۆ ستۆدیۆ لە میوانداریمان کردووە کە ئەمانەیە بە وردی باسی کاریگەریەکانی ئەم جەنگەمان بۆ بکات لە ڕوو ئابوووریەکەوە وەکو ئاکاموتی باسی هێڵە فڕۆکەوانیەکانمان بۆ بکە باسی ئەم دراوەمان بۆ بکە وە کۆمەڵێک پرسیاری تر کە لای هاوڵاتیە بۆتە بایەخ و بۆتە جێی قسە و گفتوگۆکردن. ئەمڕۆ دکتۆر بیلال لەم بەیانەی هەموویمان بۆ باسەکە. دکتۆر زۆر بەخێربێی دکتۆر با پرسیارێکی ئەوە بکەم جەنگەکە تەواو بوو جەنگی ئابوووریەکەی بەردەوامە یا ئەویش وەستاوە؟ دروستبوونی جەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێندەی کە پەیوەندی بە ململانی سیاسیەوە هەیە دەهێندە پەیوەندی بە بابەتی ئابووریەوە هەیە. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت لە کەنداوی عەرەبی نزیکەی 8 وڵات حوتیان پێگێکی گرنگی استراتیژی و زەیان هەیە و نزیکەی 7 وڵاتیان ئەندامی ئۆپیکن وەکو بەرهەمێنەری سەرەکی نەوتن لەسەر ئاستی جیهان جگە لە قەتەریش کە وەکو یەکێک لە بەرهەمێنەرەکانی غازی سروشتی ناسراوە. بۆیە هەر شتێک لەم ناوچەی ڕوایە بێگومان پەیوەندی بە ململانەوە هەیە. ڕوونتر بڵێن ئەمریکا بەنزیکی لە 105 دانیشتوانی جیهان پێکەهێنێت بەڵام خواستی لە 125 وزەی جیهانی هەیە واتە یەک لە سەر 4 وزەی جیهانی بۆ لە 105 دانیشتوانی جیهان بەکارێ. بۆیە کاتێک ئێمە ئەمریکا لەم ناوچەیە بینین کە ناوچەیەکی پڕوزە و نەوتی خاو و غازی سروشتیە بێگومان بێهۆنیە بێهۆکار نییە و ململانیش کە دروستە بێت هەر پێوەستە بۆ بابەتە. یەکێک لەو وڵاتانی کە مەترسی زۆری هەبێت لە جەنگ و ڕوودانی جەنگ خودی ئەمریکایە کە بۆ شێوەژێتە ناو جەنگەکانەوە لە مێژووی حکومڕانی ئەمریکایە بە تایبەت دوای جەنگی دووەمی جیهانیش تەنها لە جەنگی دووەمی جیهانیش ئەمریکا ڕاستەوخۆ نەچۆتە ناو هیچ شەڕێکەوە بە تەنها لەگەڵ هیچ وڵاتێکا بەڵام هەمیشە ویستێتی جەنگ و ململانێ لەو ناوچانە هەبێت کە جێی تەماح و سەرنجی ئەوەن بۆی ئەو وڵاتانی کە لەو ناوچیان لاواز بن چکە لە ئەنجامی شەڕ هیچ لایەنێک براوە نییە. ئەو وڵاتانی کە پێکەوە شەڕەکەن هەرچەندە دروشمی سەرکەوتن و هەروەها بردنەوە لە جەنگ بڵاوەکەنەوە بەڵام هیچێکیان براوە نین چونکە بۆی شەڕ و ماڵوێرانیان تووشە ئەوەی کە براوەی ئەوەیە کە لە دەرەوە هۆکار بوو بۆی جەنگەکە دروست بێ و سەیریان ئەکە و ئەم وڵاتانی کە تووشی جەنگە بن بۆ نێکی وەکو ئێران ڕوبڕووی 12 ڕۆژ بردوبانی ئیسرائیل بۆ تۆ ژێرخانێکی ئابووری خراپی هەیە سزایی لەسرە ناچارە لەم و دوا نەوتی زیاتر بفرۆشێ وزەی زیاتر ئارزکە تاکو پارەی زیاتری دەستکە ئابووری وڵاتەکەی کەمێک ببوژێنێتەوە بەمانایەکتر دەرفەتە ڕەخسێنێ بوو ئەوەی کە وڵاتانی زلهێز
دەستیان بە وزەی ئەم ناوچەیە بگا لە ئەنجامی دروستنی شەڕ و ململانەی لە نێو خۆیانە. بەڵێ دکتۆر ئاشکرا 12 ڕۆژ جەنگ لە نێوان ئیسرائیل و ئێران بەردەوام بوو، بەڵام لە ئێستاە کاریگەریەکانی بۆ سەر کەرتی ئابووری چ لەسەر ئیسرائیل چ لەسەر ئێران دەرەکەوێت و تەنانەت وڵاتانی ناوچەکەش. پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە ڕێژەی هەڵاوسان ئێستا چۆنە بەتایبەت لە ئێران لە ئیسرائیلیش کامە لە کاتێک کە لە ناو ئیسرائیلە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن فشارێکی زۆریان لەسەر حکوومەتە. لە ئێران بە بەردەوامی هەڵاوسانمان هەبواتە بەرزبووی نرخی کاڵەشمەکمان هەبوو نزیکەی لە 130 بۆ لە 135 ئەگەری هەیە دوای ئەم جەنگە زیاتریش بێ بە هۆکاری ئەوەی خەرجیەکانی حکومەت لە بواری سەربازیە زیائەکەوە کەمتر ڕائگا بە دابینکردنی خزمەتگوزارەکان بۆ خەڵک و خەڵکی شتا ئاستێک کەمتر ئەتوانێت کڕینی کاڵە و شمەک ئەنجامە بەوەی لە دەستدانی بەهایدراوی ئەو وڵاتەوە. لە ئێستا بەرزبوونەوەکی هەیە کە دەرفەتە بوو باسێکین، بەڵام لە ئایندەیە دراوەکەشی ڕوو لە دابەزینەکە بەهۆیەوە تەزەخومێک هەڵاوسانێک لە وڵاتەیە دروستەکە سەربارەوەی حکوومەتی ئێران و سیستەمی نەختینەی لە ئێران بانکی ناوەندی وڵاتە هەمیشە ئامانجی ئەوەیە پارەی زیاتر چاپ بکە بۆ ئەوەی پارەی زیاتر بچێتە سەر حسابی هاوڵاتیانی و جموجوڵێک لە بازار لەسەر بنەمای چاپکردنی دراوی نوێ بەبێ هیچ پاڵپشتێک ئەخاتە ڕوو دروستەکە لە بازار کەمە هەمیشەگەری خراپێ بێ دکتۆر بێگومان کاریگەری لەسەر توانای کڕینی خەڵکە بێ و هەروە لەسەر ڕێژەی هەژاری ئەبێ لەسەر بێکاری ئەبێ لەسەر پاشەکشەی سێکتەری بەرهێنان لە وڵاتە شعبێ. دکتۆر لە کاتی شەڕەکەیە بابەتێک کە زۆر چاوی میدیاکان و بەرپرسانی وڵاتان و وڵاتە زلێزەکان چاویان لەسەر بوو ئەویش گەروی هورمز بوو کە ئێران بەردەوام وەکو کارتێکی فشار بەکاری هێنا حتا لە پەرلەمانی وڵاتەش دەنگدانی لەسەر کرا کە دابخرێن. مەترسیەکانی داخستنی ئەم گەروی هورمزە لە دوای جەنگیش هەر هەیە، یعنی ئێران بەردەوام باسی لە گەروی هورمز کرد. جا پێمان بڵە جارە هەر خۆی گەروی هورمز چییە؟ و دوای ئەو کاریگەریە گەورەی هەیە گەروی هورمز کە بۆ ئێران ئەو کارتە بەکارێنەوە وەکو ئاکاموتی و کارتە بەکارێنەوە ئەم وڵاتانەش ئەوە لە داخستنەکەی بترسن. شتێکی زۆر باش شوت کە کەم کەس باسی کردێ ئێران پێشتریش گەروی هورمزی بەکارهێناوە هەر کە شتێک بێت تێپەڕی بێ مەیلی هەبێ وەسانجەتی بردێتە کەناراوەکانی خۆی یا هەندێک جار کەشتی نەوت دەستی بە سەرایگەراهی ئێران بۆی سزاکانەوە ئەوش لە مقابلە کەشتێکی بەریتانیایی ئەمریکا کە نەوت هەڵگر بووی پەنەما کە زیاتر بە کوونەوتی قاچاق ئەناسێنرێ دەستی بە سەراگر. گەروی هورمز ئێمە عادەتەن کەشتێک زۆر گەورە و فراوان بەڵێ ئەڵی بەحرە. ئەم ڕێڕەوە ئاویانی کە لەسەر ئاستی جیهان هەن لە هەندێک شوێنە وا باریک کە بنەوە ئینسان ئەتوانێت یاخود ئەو وڵاتانی کە لەو سنوورەیە هەن وەکو سەیتەرێک وەکو بازگەیەک بەکاری بێنن هەر کەشتێک ڕۆژ بە ئاسانی بتوان بیوەسێنن لە ڕێگەی کەشتی پاسەوانیەوە یاخود لە ڕێگەی ئاگادارکردنەوەی لەگەڵ ئەو لەو بێسیمانی کە هەیە و بتوان پشکنینی بۆ بکەن وەکو سەیتەرانی وایە کە ئێمە چینە دەرەوەی شارەی بینین ڕێگاکان باریک کراونەتەوە ئەبێتەوە بە یەک ساید وەیتە ئەوەستی بەڵام ئەویان ئاویە بەڵێ ئەم ئاویە لێ باریکەوێت گەروی هورمز لە نێوان کەنداوی عەرەبی و کەنداوی عومانە باریکە بێتەوە نزیکە بێتەوە لە 30 کیلۆمەتر پانتایی دەریاکە و بە ئاسانی ئێران ئەتوانێت کۆنتڕۆلکە لەبەری چەند دوورگەیەکی شەیە لە نێوە ئەو پانتاییە کە مڵکی ئێرانە و لەو بەریش عومان هەیە بە ڕووبەرێکی بچووک خۆی عومان و خۆی ئێران تاستێک بەراورد ناکرێ بەیەک هەرچەندە گەروی هورمز ڕێڕەوێکی ئاویە هیچ وڵاتێ ناتوانێت بە تەنها بە مڵکی خۆی بزانێ بەڵام ئێران لە هەندێک بارودۆخە ئەتوانێت ئەم گەروە وەکو فشارێکی ئەمنی سیاسی بەکاری بێن بۆ لەسەر نەخشەکە بۆمان زیاتر بۆمان ڕوون ناکەیتەوە ئێستا بۆتان باس دەکەم هەندێشتم باس بدانەوە زۆر باسکرا کۆسارکە گەروی هورمز لە 120 لە 130 نەوتی پیاڕوا من هاتمەوە بۆ لات بەس نایڵێ باش نازانم بۆ نایڵێ باش من لێرە باسێکی گەروی هورمزتان بۆکەم کە وڵاتانی بەرەمێنەری نەوتیش لەوێ ڕۆڵێکی گرنگجانێ ئەم نەخشەی بینن پێیوەستە بەو وڵاتانی لە ئەم جەنگی نێوان ئێران و ئیسرائیل زۆرترین کاریگەری لەسەر بارودۆخیان دروست بوو هەندێکیان بارودۆخی ئابووری هەندێکی ئامنی هەندێکیان بابەتی فڕۆکەوانی بەگشتی لەسەرەوە ئێمە عێراقمان هەیە و هەروە کۆیت سعودیا و بەحرینمان هەیە کە ڕووبەرێکی بچووکیە قەتەر ئیمارات عمانیشمانی لە خوارتر وا لە بەرامبەری شا ئێران گەروی هورمز ئەکەوێتە ئێرە لەو بەر ئێرانە لە خوارەوە ئەمان کۆنتڕۆلی گەروەکە ئەکەن ئەگەر سەرنج بن بەهۆی بوونی ئەم دوورگانەوە ئێران ئەتوانێت زیاتر باڵادەست بێ بەسەر ئەم گەروە لەم گەروەوە وڵاتانی سەرکەنداوی عەرەبی بە ئێران خۆشیەوە
بەندەریان هەیە لێرە کاڵاو شمەگە خەنە نێو ئەم کەشتیانە بەم ئاوەیە تێپەڕ ئەبێ لەم گەرەوە بچێتە بازاڕەکانی جیهان و لە بەرامبەری کاڵاو شمێکی وڵاتانی ترێتە ئێرە. ئەوەی کە زۆر گرنگە لەسەر ئەم گەروەکە بیزانی باز لەوەکرا لە 125 نەوتی جیهان نەوتی خاوی گیان بێرا تێپەڕێم بە دوواداچوونێکم کرد کەم ژمارانە ژمارەی هەڵەن زۆر جار میدیاکان ئامارەکان وەرەگرن هەندێک جار ناوی شوێنێم نەخوێندەواری ژمارە ینی وردەکاری ژمارەکان وەرناگرن کە ڕاستی و دروستیان بابەتە لە چیە با باسێکی سعودێتان بۆ بکەم لە ڕووی بەرەمێنان و هەروەها هەناردەوە. سعودی نزیکەی 9 میلیۆن بەرمیل نەوت بەرهەمهێنەیە بەڵام 6 میلیۆنی هەنارداکە با بچینە سەر وڵاتێکی تر چکە ئەوەی کە هەناردە ئەکرێ لەم گەروەوە هەژمارەکەی نەک ئەوەی کە وڵاتەکە بەرەمێنێ لە ناوخۆشیە بەشێکی بەکارێنێ بۆ کارینی ناوخۆی. ئیماراتان بۆ باسەکەم 4 میلیۆنی و بەرمیل نەوتی خاو بەرهەمێنێ تەنها 2 میلیۆن و 870,000 بەرمیل نەوت هەنارداکە. باسی وڵاتی ترتان بۆ بکەم کە لە سەرکەنداوی عەرەبی هەر بوونی هەیە ئەمە جاروبارێک کێتم لە جاروبارێک لە عێراقمان هەیە نزیکەی 4 میلیۆن و 100,000 بەرمیل نەوت بەرهەمێنێ 3 میلیۆن و 200,000 بەرمیل نەوت هەنارداکە بە تایبەت لە باشووری عێراق و کە پێویستی بە گەروی هورمزە بێت. هەندێک وڵاتی ترمان هەیە کە لەم ناوچەیە بوونیان هەیە بە تایبەت کوێت کە یەدێکێکی باشی نەوتی هەیە بەراورد بە ڕوبەری وڵاتەکە کە 2 میلیۆن و نیو بەرهەمی هەیە بەڵام 1 میلیۆن و 340,000 بەرمیل نەوت هەنارداکە هەر سەبار بۆ وڵاتانی کە لە کەنداوی عەرەبین نەوت هەنارداکەن بە ئەم بابەتەشتان بۆ باسکەم. بۆ نمونە وڵاتێکی وەکو قەتەر ئێمە زۆر ناسراوە بۆی کە باسەکەین داهاتێکی باشی لە سەرچاوە سروشتەکان و دەستەکە قەتەر نزیکی 1 میلیۆن بەرمیل نەوت بەرهەمێنێ زۆر فشار لە کێڵگە نەوتیەکانی شێکا بەشێکشی وەکو هاوڵی غاز وایە ئەم نەوتێکە بەرهەمێنێ لەسەری هەژمارەکە بەڵام هەناردەی سفرە چکەوەی بەرهەمێنێ لە ناوخۆی بەکارێنێ قەتەر غازی سروشتی زۆرترە نەوتی هێندە زۆر نییە کە بتوانێت هەناردێکە هەر لەسەر وڵاتانی کە لە کەنداوی عەرەبین بەڵام هەناردەیان کەمە وڵاتێکی وەکو بەحرێن 180,000 بەرمیل نەوت ڕۆژانە بەرهەمێنێ بەڵام هیچی هەناردە ناکە بەڵکو هاوردەشێکە لە وڵاتانی وەکو سعودیە و ئیمارات و کۆیت و تەنانەت هەندێک جاریش لە عێراق لەسەر وڵاتانی دیکە لەم ناوچەیە بوون هەیە باسی ئێرانتان بۆکەم. ئێران ئاماژەی بۆ کرد کە 3 میلیۆن و 300,000 بەرمیل نەوت بەرهەمێنێ بەڵام نزیکەی 500,000 بەرمیل نەوتێک هەناردە ئەکا کە بەشێکی کەمیشی لە ڕێگەی کەنداوی عەرەبی و ئەم نەوتە ئەخاتە بازار. جا بزانین ئەم وڵاتانی هەمووی باسم کرد چەند هەناردەیان هەیە لەم ناوچەیەواتە چەندێک نەوت هەناردە ئەکەن. بەگشتی 15 میلیۆن و 480,000 بەرمیل نەوت 15 میلیۆن و نیو ئەتوانی بڵێ نەوت هەناردەکەن کە هەمووشی لە گەروی هورمزەوە نییە بەشێکیان بۆ وڵاتانی ناوخۆی یەکتر بەکارێنن بەشێکیان لە ڕێڕێوتەوەکو سعودیە لە دەریای سوورەوە ئەتوانێ هەناردەی خۆی بکە بۆیە ئەو داتانی باسییان لەوە کرد کە لە 120 لە 125 لە 130 دێجار نەوت لە گەروی هورمزەوە ڕوا هیچی بنەمای ڕاستی نەبوو نزیکی لە 115 نەوتی خاوی جیهان بەرەمێنانی نەوتی خاوی جیهان لە گەروی هورمزەوە تێپەڕێ کەمە ژمارەکان وامان لێکە کەمێک کاریگەریەکەی لەسەر بازاڕی نەوتی جیهانی کەمتر بێتەوە بەراوردەوەی کە لە 125 ئەمە پەیوەست بوو بەم بابەتە و کاریگەریەکانشی لەسەر بازاڕی نەوتی جیهانی بێگومان گرنگە بەڵام بیرمانێت جێگرەوەش هەیە چ لە بۆری نەوتی هەرێمی کوردستان لە باکووری عێراق لە هەرێمی کوردستانەوە کە بوو بەندەری جیهانی ڕوا هەروەها بۆری نەوتی پترۆلاینی سعودیە کە لێرە لە بینی کۆیت و بەحرێنەوە لە کەنداوی عەرەبیەوە بە توانای 5 میلیۆن بەرمیل نەوتی ڕۆژانە توانای هێنەوت بگوازێتەوە بۆ سەر دەریای سوور و لێەوە ڕووکاتە بازاڕەکانی ئەوروپا یاخود جارێکتر بێتەوە بازاڕەکانی ئاسیا چونکە کڕیارانی سەرەکی وڵاتانی کەنداوی عەرەبی وڵاتانی ئاسیان لە پێشەمیانەوە چین مالیزیا کۆریای باشوور یابان ڤێتنام هەروە ئیندۆنیزیا هەر بۆیە گرتنی ڕێڕەوی گەروی هورمز لێرە هەرزوو چینی هێنایە سەر بابەتەکە و کاردانەوەی هەبوو و ئاماژەی بۆ کرد کە نابێ ئەم گەروە کێشەی بۆ دروست بێ و بێ ئارامی ڕێڕەوە دەریایەکان بپارێزێ بۆی ئێران هەرچەندە هەڕەشەی گرتنیەکە و پەرلەمان بڕیاری گرتنی گەروی هورمزەیە بەڵام چەکێکی دووسەر بوو ئەگەر بەکاری بێنایە کە گەری هەبوو زیان بە بەرژەوەندیەکان و هاوپەیمانە استراتیژەکانی لە پێشەمیانەوە چین بگەێنێ. ئەگەرم لای هاوکاران بۆی هەندێ بابەتی تری ئابووریتان بۆ باسکەم کە پێیوەستە بە بارودۆخی ناوچەکە
زۆر سپاس حەزم کرد ئەو بابەتە لەسەر گەڕووی هورمز باسکەین چونکە یەکەم جارە ئەو داتایە بۆ شێوازە ئەخرێتە ڕوو. دکتۆر دەستە خۆش بێت ببوورە کۆسار باس لەوە کرد کە پەرلەمانی ئێران سەرقاڵی ئەوەیە کە گەڕووی هورمز داخل لەم بڕیاری بوو بەڵێ ئەم جێگراوانەی باست کرد تا چەند قەرەبووی ئەوە کاتەوە کە ئەتوانێت بەلایانی کەمە لە 150 قەرەبووی ئەو گەروە بکاتەوە بەڵام بەمەرجێ سیناریوی دووەممان نەبێت کە زۆر مەترسیدار ئەویش بردومانکردنی کێڵگە نەوتیەکانی سعودیە و ئیمارات و کوێیت و عێراق بێ لەلایەن گروپە میلیشاکان یاخود ئێران خۆیەوە کەو کاتە بازاڕینەوە لەسەر ئاستی جیهان ئەڵێ ئەتوانین بڵێ ئەتەقێتەوە نەک گرتنی گەرووی هورمز. باش ئەی هەنگاوەکانی ئۆپیک لە ئێستا چۆنە دکتۆر؟ هەنگاوەکانی ئۆپیک بڕیارە بە بەردەوامی بۆ زیادکردنی بڕی بەرهەمێنانی نەوت لەسەر ئەنجامی ئەو زیادبوونەی کە بۆ خواستی نەوت هەیە و هەروە ئیستیقرارکردن جێگیرکردنی نرخی نەوت لە $60 بۆ $65 ئامانجانە لەو نرخانە نرخی نەوت ڕابکرد. باش دکتۆر لە شەڕی ئێران و ئیسرائیلە وڵاتێکی بچکۆلە هەیە لەم بەرەوە کە کاریگەری ئابووری ئەم وڵاتە بە تەواوی جیهانەوە ئەبیندێ ئەوش قەتەرە. باز لەواکرێ براوەی شەڕی نێوان ئیسرائیل و ئێران قەتەریشە ینی ئەبێ خەڵاتی نۆبڵ بدرێ بە قەتەر لەبەرەوەی کە نەبووە بووە هۆی ئەوەی کە ئەم جەنگە ڕابژیرێ. قەتەر یەکێکیشە لەو وڵاتانی کە هەناردی نەوتیشی هەر نییە ینی بە پێی ئەو داتایی کە جەنابەت باسە کرد. بەڵام غازە سروشتیەکەی لە سایوابزانم 20-25 جیهان دابینەکە. باش ئەمەمان بۆ شی بکەرەوە کە قەتەر چ کاریگەریەکی هەیە لە ڕۆ ئابوووریەکەوە و هەروەها غازەکەی چ کاریگەریەکی هەیە و چۆن توانی ببێتە عاملێک بۆ ڕاوەستاندنی شەڕی نێوان ئیسرائیل و ئێران لە ڕۆ ئابوووریەکە. خۆمان نەزانین ینی ئەم جەنگانە ئەوەی جەنگی ئابوورین ئەوە جەنگە سیاسیەکە نییە بەڕاستی لەم سەردەمای ئێستا. بێگومان تاکو ئەمریکا نەهاتبووە نێو جەنگەکەەوە بنکەی فۆردۆ و نەتەنز وەسفانی بردومان نەکرد وڵاتانی کەندا و هێندە نەترسا بوون پێشتر تا ئاستێک حەزەرێکیانەکە بەڵام لەبەری بنکە و بارگە ئەمریکا لە سعودی و قەتەر و ئیمارات و بەحرین و کوێیت و عێراقەیە و کاردانەوەی ئێران بۆ سەر و بنکانە تەواو ئەم وڵاتانەی شپرزە کرد. قەتەرێکێکە لە وڵاتانی بنکی عودەیدی لێە و سنتەری سەرەکی سێندکامە واتە هێزی ئاسمانی ئەمریکا لەو ناوچەیە بۆیە هەرزوو کەوتە خۆی کاتێک کەزانی باردۆخی ناوچەکە زیاتر ئەشڵەژە بردومانی وڵاتەکرا بابنکێکی ئەمریکیش بێ بەڵام هی ئەو وڵاتەکرا و جۆرێک لە سیناریۆش خوێندراوە. قەتەر ئەیزانی ئەگەر بێت و ئەم جەنگە درێژە بکێشە و ئاڵۆزەکان کەنداوی عەرەبی بگرێتەوە ئەو ناتوانێت غاز بفرۆشە چونکە لە پشتەوەی سعودیە هەیە و تاکە ڕێڕەویشی کەنداوی عەرەبی گەرووی هورمزە. ماگانە نزیکەی قەتەر 11 ملیار $12 ملیار لە غازی سروشتیەوە دەسەکەوێت تاکە سەرچاوی داهاتی سەرەکیەتی بۆ بەڕێوەبردننی کاروبارەکانی. قەتەر کە دانیشتوانەکەی ملیۆنێک کەس ئەگەر تێیپەڕێنێت تێی نەپەڕێنێ 11 ملیار $12 ملیار زۆرە بووی وەگەر بێت و سەرچاوی داهاتی نەبێت ناتوانێت ئەو گەشەکردنی بەردەوامی هەبێت. خەتی قەتەری وەروە فڕۆکەخانەکانیشی تاکو ئێستا قازانج بۆ حکوومەتی وڵاتە بەدەست نایەنن بەڵکو هێشتا قەتەر پارەیان تێکا و پارەیان تێکا و کەمتری قازانجیە بۆیە گەر نەتوانێت غاز بفرۆشێ پارەی دەست ناکرد. بۆیە باشترین شت ئاساییە خۆی بکا بە قوربانیەکی کاتی و بتوانێت نێوەندگیرێکی باشکا کە ئەمریکا و ئێران پێک بگێنێ تاکو بتوانێت ئەو استراتیژی ئابوووریەکانی خۆی جێبەجێکا لەلایەک بەرژەوەندیەکانی زاڵتر بوو بەسەرەوەی کە خۆی بکاتە قوربانی. باش بۆیە بە شوێک لە شوازەکان بەرژەوەندی بوو وای کرد قەتەر ئەم نێوەندگیریە بکە کە ئێستا بۆ کۆی تۆژ ئاماژەت پێکرد قابلیەوەی خەڵاتی نۆبڵی ئاشتی وەربگرێت چونکە ئاوێکی کرد بۆ ئاگرەی کە نەک ڕۆژهڵاتی ناوەڕاست خەریب بۆ هەموو جیها بکرێتەوە. بەڵێ دکتۆر جیاواز لە بابەتی قەتەر عێراق لەکوێ ئەم هاوچەشایە بەتایبەت لایەنی ئابوووریەکەی عێراق مەترسێکی گەورەی هەبوو 8 ڕۆژ بوو نەوتی هەناردە نەکرده بوو لە ترسیەوەی ئەو کەشتیانی کە بە لەوەی کە ئاسمانیشی داخست بۆ ماوەی بێگومان بنزکەی 1970 گەشتی ئاسمانی لە عێراق ڕاوەستا بوو خەڵکێکی زۆر کە یانویست بێنە عێراق بگەڕێنەوە بۆی داخستنی کای ئاسمانی عێراقەوە وشکارەکانیان دواکەوتو بۆ گیریان خواردبوو هەر ڕۆژ نەیتوانینەوە هەناردەکە ئاڵوگۆڕی بازرگانی ئاڵوگۆڕی بازرگانی تاستێک ئاسایی بوو مەترسێکی زۆر گەور لەسەر بازارەکانی عێراق دروست نابوو بۆ درێژخایان بۆ کورتمەودامەگەر چونکە ئەگە دەواازەکانی ئێرانیش کێشیان بۆ دروست بووە عێراق هاوسنوورە لەگەڵ سعودیا لەگەڵ کوێی لەگەڵ ئەردەن لەگەڵ سووریای ئێستا کە بەندەرێکی باشێ لەسەر دەریای سپی ناوەڕاست لە بوژانەوەیە
هەروە لەگەڵ تورکیاش کە مەلفەزێکی گەورەیە توانێت کاڵاوشمێکی بازارەکانی عێراق دابینکە بۆیە هەمیشە لە ماوەی ئەو جەنگەیە من ئەمود خەڵک ترسی نەبێت لە کڕینی کاڵاوشمەک و ئێمە ئەو سنوورانی ئێرانیش ئەگەر بێت و داخرێت چەند بەردەوام بوو ئەوە تورکیا و ئوردن و سووریامان هەیە بتوانێت قەرەبووی دەواازەکانی ئێرانمان بۆ بکات. بەڵێ دکتۆر تۆ لە سەرەتاوە باسی دراوی تمەنمان کرد کە بەنیازن چاپی نوێ بکەن لە ئێستا دراوی تمەن چۆنە بەرامبەر بە دۆلار چەند ڕۆژێکە دوای ئاگربەست گەیشتۆتەوە هەمان ئەو نرخەی پێش جەنگەکەی بوو $100 8,300,000 بوو لە ناوخۆی ئەو وڵاتە لە هەرێمی کوردستانیش بە کاش $100 7,100,000 تمەنی ئێران بەڵام لە کاتی جەنگ یەکەم ڕۆژە دابەزینی زۆری بەخۆ بینی تا 9,5 ملیۆن و 9,600,000 هات. ئاساییە هەواڵێکی خۆشێ ئاگربەز ڕاگەندراوە شەڕوەستاوە خەڵک ترسیە بۆ وڵاتە وێرانتر بێ لێ دوانێکی ترەمپە لێ دوانێکی سەرۆکی ئێران بەڵام بۆ دوورمەودا تمەن ئەگەری بەرزبوونەوەی زیاتری لێ ناکرێت یاخود تمەن وا نابینرێت کە یەکێک بێ لەو دراوە بەقەوەتانە لەبەرەوەی هەمیشە تمەن بەرز و نزمی زۆری کردەوە دووش حکوومەت بەردەوامە لە چاپکردنی لە چرکەیەکە 65 ملیۆن تمەن چاپەکە ڕۆژانە بە بەردەوامی بەبێ هیچ پاڵپشتێکی دۆلار و زێر لە بانکی ناوەندیە و لە هەمان کاتدا تمەن بەهۆی ناجێگیری بارودۆخی سیاسی وڵاتەوە هەمیشە ئەویش ناجێگیری بەخۆی بینیوە لە هەمان کاتدا ئێران نیکێک لە وڵاتانی هەمیشە حەزەکە بەهای دراوەکەی نزم بێ لەبەری کاڵاو شمێکی ئێرانی لە دەرەوە هەرزان پرسیارێ نیە بۆ ئەوەی تۆ دراوەکەت بەهێز بە چا بگەین یاخود بێگومان زۆر کاریگەری هەیە بۆی خەڵکیش بەرچاوی ڕوون بێت لە بازار تۆ کاڵایکی تورکی و ئێرانی کا تێبینی ئەگەر یەک نرخ بن بێگومان تورکیەکە هەکڕی ئەگەر هەرزانتر بە ئێرانێکە هەکڕی بۆیە هەمیشە ئەو وڵاتە بۆ کێبڕکەی کاڵای وڵاتانی چین و تورکیا حەزەکە بای دراوەکەی نزم بێ خەڵکێکی زۆر کڕی بە نیەتیەوەی بەرز بێتەوە بەڵام بەڕاستی مەترسیدارە ڕیسکی زۆرە ئەوانی مامەڵێتەوە بۆ تمەنی جاران دکتۆر خەڵک هەیە تمەنی 91 هەیە 2023 هەیە 2015 ڕێکەوتنی ئۆباما و ڕوحانی هەیە 2021 کە زۆر دابەزیوە هەر لە ماڵ و داینەوە خەڵکێکی هەر لە ژوورەوە دایناوە هەموو ڕۆژوە هەموو شەوێ بە دیارەوە خەفەتە خوا و سەری سپی کرد دکتۆر کۆسار نەچین بەلایەن لێ دوور ئاگامان لەنەوە بچی بە دزیە مەجموعە دکتۆر مادام ئاکام مۆزوعەکەی هێنا بۆ بابەتی درا و بە ئەم بابەتانە لەم وڵاتانی کە لە دەوروبەری ئەمن بە ئێرانی شۆماوی چەندین ساڵە ئەوە گۆڕانکاری لە پارەکەی بکە لە تمەنەکەی بکە ئێمە خۆمان نەزانین کە ئەوان ڕیاڵە دواوە هێنای سفرێکی لێ کردەوە کردیانەوە بە تمەن هێشتا ڕیاڵە 4 لا بە ئەیکا بە تمەن ئێستا بە تەمایە کە سفرێکی کەژ لابە لە عێراقا ئەم دەنگۆیە هەیە کە سفرێک لە پارەکان لێ بکاتەوە و ئەم سفرە کەم بکاتەوە لە سووریا خەریکە دراوێکی نوێ چاپەکرێ و دیزاینەکەشی بڵاو بۆ تۆنجا نازانمەگەر هاوکارانمان لامان بێ پیخەنە سەر شاشە لە ئەم کاریگەری ئەم دراوانە یاخود گۆڕانکاری ئەم دراوانە لەسەر ئابووری چی ئەبێت دکتۆر؟ بوونی سفر یانەبوونی پێوەستە بە بارودۆخی و بەهێزی بنەوەکانی ئابووری لە وڵاتە و هەندێک جا وڵاتانی زۆر ئاسای سفرەکانیان لابن ئەگەر ئابووریکی بێزیشان نەبێت ئابووریەکەی بەهێزەکە یا هیچ پەیوەندێکی بە بەهێزی و لاوازی و نیە تەنها بۆ مامەڵە خۆشترە تۆ چ جای بڵێ تریلیۆنێ دینار چ جای بڵێ 100 ملیۆن دینار ئەکرێ بڵێن زیاتر بۆ مامەڵەی ناوخۆی دکتۆر بۆ مامەڵە و حسابکردنی خەڵک خۆشترە و ئەکە قەبارەکان بچوو کاتەوە من بڵێم وڵا خانوێکم کڕیەوە بە 170 ملیۆن دینار یا بڵێم کڕیومە بە 2 ملیۆن دینار خەڵک ژمارەکانی لا بچووکتر بێ باشترە و بۆ بژاردن و حسابکردن و نووسین و ئەم هەموو سفرە ئاسانترە بێ وڵاتمان هەیە 12 سفر لە دراوەکەی لابە ماوەیەک ئەرجەنتی فێر بوو 3-4 ساڵ جارێ ئەوە پارەکەی داوەزی ناچار لە پڕ 12 سفری لابرد بۆلیڤار دەروە زۆر وڵاتی تر ئەم کارە ئەکەن تورکیا لە 2024 6 سفری لابرد بێەوەی ئابوووریەکەشی بەهێز بوو بێ 1 ملیۆن لیرەی کرد بە لیرێ دوایی ئابوووریەکی بۆ باش کرد وێستا وردەوردە دابەزیوەتەوە ئێران بەتەمای 4 سفر لابە و لە ڕیاڵۆبی کابەتمەن جا ئەگەر کردی بەتمەن ئەوە بێ بە 50یەکەمین دراو لەسەر ئاستی جیهان کە بەکارێ لە مێژووی ئێرانە تا ئێستا 50 جۆر دراوی بەکارهێناوە ئیتر لە قرانەوە بیگرە بۆ ڕیاڵ و پێشتر تمەن بۆ جایەکی کاتەوە بە تمەن و تا کۆتایی لە سووریاش بە هەمان شێوە هەوڵی گۆڕینی دراوی ئەو وڵاتەیە بە 2 فاکتەر سووریا یەکەم بەشێک لە دراوەکانی ڕسمی بەشار ئەسەد و حافظ ئەسەد و هەروەها حیزبی بەعسی لەسەرە کە حکومەت گۆڕا و ڕژێم گۆڕا و پێویست بەوە کە ئەم دراوانە
لە بەرچاوی خەڵکانەمێنن و هەروە بەشێکشی پێوەستە بۆی ئەم دراوە بەبێ پاڵپشتی چاپکراوە لە رووسیا چاپکراوە کوالێتێکی بەهێزی نییە بۆی سزانی لەسەری بوونی توانی لە سوئیسرا خود ئەڵمانیا بەریتانیا ئەم دراوە چاپکە بۆیە ئێستا لەگەڵ دەست بەکاربوونی حکوومەتی نوێ پێشنیارێکە کە لیری سووری چاپکرێ و تا ئەستێک بە نافەرمی دیزاینەکانی بڵاو کراوەتەوە لە دیزاینە نوێەکانە سفرەکان لابراون واتە ئەگەڕێتەوە بۆ پێشتر پێشەوەی لە ساڵی 2021 بە شارەسەد 5,000 و 2000 چاپکا وەکو گەورەی لێ وڵاتە کە بەکاربێ ئەگەری هەیە ئەم سێ سفرە لا بچێ ببنەوە بە 1 لیرە و 5 لیرە و 10 لیرە لە بازارەکانی سووریا بوونی هەبێ ئەویش دوایە و کرانەوەی کە بۆ ئابووری سووریا ڕوویاوە و قسەیەکی شەیە ئەگەر بێت و ئەم بڕیارە بعد بانکی ناوەندی سووریا تاکو دوو مانگی تر ئەم بابەتە خاتە بواری جێبەجێکردن لەگەڵ کۆمپانیا ئیماراتیەکان ڕێککەوتنیان هەیە لەگەڵ کۆمپانیا بەریتانیەکان ڕێککەوتنیان هەیە بۆی دراوەکەیان چاپ بکرێت و تەبعێکی نوێ بێ و خەڵک بتوانێت ڕۆژانە ئەم دراوە بەکاربێن لە کاتی چاپکردنی قسەیەک هەیە بۆ هاوڵاتیانی خۆمان بکەینەوانی مامەڵی لیراکەن ئەگەری دابەزینی لیرە لەو کاتەیە زۆر زۆرە بێت چونکە ئێستا لە هەرێمی کوردستان لیرە گرانترە لە ناوخۆی وڵاتە لە بانکی ناوەندی وڵاتە کاتێک کە دراوی هەر وڵاتێکە گۆڕێ بەهای بانکی ناوەندی حسابەکرێت کە 1,133,000 بەڵام لە هەرێم 156 ئێستا بۆ ئەو کاتەیە بۆ 125,000 لە ئێستەیە ئەم وڵاتانە وەکو سووریا ئێران عێراق ئەمانی کە باسمان کرد جەنابەت باسی لەوە کرد کە ئێران لە چرکەیەکە 65 میلیۆن چاپەکە ئەمە هیچ پاڵپشتەیەکی جیهانیان هەیە کە ئەم دراوانە چاپەکەن یا هەر هەڕەمێکی و ئەخرێتە ناو بازار ڕۆ دوایی ئەمە هیچ کاریگەریەک دروست ناکە لە سەر وڵاتەکە بەتایبەت لە ئێستاە کە سووریا ئیتر بە جددی وا خەریکی ئەم پرۆسەیە کە ئەنجامیەوە ئەگەر بیشیگە هە لە ناوخۆی سووریایە بەیاوەکو باست کرد لەو یەکێک لەو بانکە نێودەوڵەتێک گەورە جیهانیانە یاخو لەو وڵاتە جیهانیانە ئەم پارێ چاپەکە وە تێچووی ئەو چاپکردنی ئەو پارێش چەنە بێت دکتۆر لەسەر ئەو وڵاتەکە چاپی ئەکات ئێمە لەسەر ئاستی جیهان 4 وڵاتمان هەیە کە کۆمپانیای چاپکردنی دراویان هەیە ئەمریکا ئەڵمانە سوئیسرا بەریتانیا واتە ئەم 4 وڵاتە چەند کۆمپانیایەکیان هەیە پێیوەستن بە دیزاینی درا و چاپکردنی درا و بە کوالێتێکی زۆر بەرز هیچ پێوەرێکمان نییە لە جیهان یاخود هیچ ڕێگریەکمان نییە لە جیهان بە وڵاتێ بڵێت تۆ پارە چاپ مەکە چ لە ناوخۆ بێ چ لە دەرەوە بێ بەڵام سندوقی نەقدی نێودەوڵەتیمان هەیە ئەڵێ هەر وڵاتێک کە پارە چاپەکە پێویستە لە دەرەوە چاپی بکە کوالەتی باش بێ بڕەکەی بزانرێ و لە هەمان کاتایەدەگێکی باشی دراوی قورس و ئاڵتوونی هەبێ بۆ نمونە هەر قەباری چاپکردنی دراوەکەت پێویستە مقابلی ئەوە 1.2 دۆلاری دەگە هەبێ ئێستا عێراق چاپێک بەڵێ ئێستا عێراق 100 تریلیۆن دینار چاپکراوی هەیە باشە بەڵام بای 138 تریلیۆن دینار دۆلاری هەیە واتە دیناری عێراقی بۆیە ئێماڵین ترسمان لێی نییە بەنزکی 1.3 زیاتر دۆلاری هەیە لە چاپکراوی دراوەکەی بەڵام ئێران یەدەگی نییە ئاڵتوونێکی پشتیوانی باشی نییە دۆلاری نییە لە ناوخۆی خۆشیا چاپەکە کوالەتیشی نییە بۆ معلومات تمەن بە تایبەت 100,000 و 50,000 و ئێستا 200 هاتووە دراونی چەکن چەک جیاوازە لە دراو ئێران ئەو پارەشی چاپێکا وەکو چێکێکە بۆیە هەمیشە ترسمان هێڵی تمەن دائابەزێ و لە ناوخۆی خۆشیایی کا جیازەکەشی خۆیەتی بۆیە تروازی لێبین لاجە ڕۆژی 100 میلیۆنی شتا بکە دەست خۆش دکتۆر بیلال سپاس کە ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵمان بوویت زانیاری زۆر وەکو دوا قسە زام کاتان نەماوە دیناری عێراقی شەڕی ڕزگارمان پێ دیناری عێراقیش ترسی نییە خەڵک لێی نەترسی ئەگەری زیاتر هەیە دۆلار دابەزە و دیناریش بەرز بێت ئەویان خەبەری سپاس بۆ تەواوی زانیاریەکانت